وەکو باران ڕزق بەسەر تا ئەڕژێنێت ئەگەر ئەم دوعایە بکەی. ئەو دوعایی کە جارێکیان ئوم سولەیم هاو بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کوڕەکەی هێناوتی ئەنەس خادیمک، ئەنەسی کوڕی مالیکی هێنا. ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کوڕەکەی من ئەنەسی کوڕی مالیک خزمەتکاری تۆیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوعایەکی بۆ کرد کە لە دوای ئەو دوعایە خوای پەروەردگار باخێکی بە ئوم سولەیم بەخشی لە بەسڕا ساڵانە 2 جار بەرووبوومیەدا، 2 جار ئەو باخە بەرووبوومیەدا. چی بۆ ئەو دوعایە کە کردی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام؟ اللهم أكثر ماله وولده. أو دعاء شيء بكين إمش بمشي وازبكين اللهم أكثر مالي وولدي وبارك لي فيما أعطيتني. أم دعاءك بيغمري خو عليه الصلاة والسلام بو أم سليمي كر خواي پروردگار بو شواز رتي برجان بسريع هر كسي بم شواز بم دعاء بيغمري خو عليه الصلاة والسلام أو دعاء بك خواي پروردگار رزقك بشماري بيبخشي.